عزیزی وقتان خوش ایجاره و برنامه لسر دنیسراوه نامی قرامی و ایب رسم همه خدمتانه باوت نامی قرامی قوالتاسه و باوت ایب رسم ایمو ارفان ناوه نامی قورامی من جارێکتر لەوی دووی کە نووسراوەیەکی خستمە ژێر ڕخنە و هەمێوار بیم کە ئەو بەڕێزە دەرس وەربگری لە هەڵەکان خۆیە کە من خستنە وەرچۆ و ئیتر ئەدامە نێتن و قسە و باسکردن لە پەیوەندی وەل یارستانە ئەو بەڕێزە یا هەر بەڕێزێکتر متوانن لەژێر ناوەلێکتر کاکەی ئالحاق ئەلیۆلایی تایفە دەیان ناوتر هەست ڕاخۆیان قسە و باسەکانیان بکەن بەڵام یارستان باوەت نییە یارستان ناسنامەی یارستان ئیمەزنی وەکنی 20 ساڵە لەسەری کارکی من جور جیهانبینیکی فەلسەفی نه عرفانی یا مەکتەبێکی عرفانی یا مەکتەبێکی دینی یاسەکە و هەوەجە زانستمێکی جارێکتر ئەو تیشک خەمە سەر حەڵەکان ئەو بەڕێزە نامی قورامی و حەڵەکان ئەیوب ڕوستەم کە وەداخوا خەریکە واستڵا مرکزێک سنترێک دابنێ بە ناو سنتر ئەنیستیتیوت یارستان کە پەیوەند پێیاکەوە یارستان و بەڕێزیچە من پەیامە ڕای هەناردەم کە بەڕێزگیان من کتاوەکەت خوێندمە کتاوەکەت هەست نووسراوەکانت خوێندمە هەڵەیتن لە یارستان هیچ نازانی بەڕێزگیان تۆ چەند مسابێژی نەفتمە ئەیوب ڕوستەم و ڕای نیسان کە جنابەت نازانیتن لەسەر باوەتەکە نازانی و هەڵا سەرچەوەکانت هەڵەن ئی بەڕێزی لە ناش نەخوانم نازان لە باشوور چ خۆوەرە و دەتوانن بانەوەرۆ کە گفتگو بکەین دیالۆگ بکەین بە شوەیەکی ڕێک و پێک و دووستانە و زانست تا بزانین یارمەتی کومەلگاکەمان بێن بە زانیاری ڕێک و پێک لە زانیاری زۆڵاو نە هەروە هەرکەس بۆ خۆی هەرچی پێخۆشە بێتێ سەر قاقەس یا بێتێ سەر زمان ئێرەکانی بڕەسین دوای ئەم دوو بەڕێزە ئەچین چەند خاڵێکی گرنگ لە نووسراوێکی مێدی کاکەی کە هیچ وەداخۆ گیرداوەسی یارستان و هیچی لێ نازانێتن کە من چەند جارێک لەسەر فەیسبووکەی خۆم داوە لە ئی بەڕێزێ لەکردمە نامی قەورامی لە لیست هاوڕێیان من بی من چەند جار کومنتە ڕێنووسان چەند جار بە پێیام مەسنجەر داوە لێ لێکردم بەڕێزەکەم سەرچاوەکانت هەڵان توانایت لەسەر دیاریکردن کڵان ڕەسە لە ناڕەسەنە لاوازە توانایت لاوازە وەداخۆ هین نەکردن ئەو بەڕێزە لە لیستەکە دەرچوو لە جایەوەی کە وارد گفتوگو بێتن وارد قسە و باسی پێ بتوانین کە بۆ ڕوشنکردن مەبەستەکان هەوڵبین لە لیستی ئاوڕێن من دەرچوو و ئەم بەڕێزەیشە ئەیوب ڕوستەم لە لیست هاوڕێن من نییە بۆی پێیام هەناردن لە مەسنجەر ئێستا با بچین سەیرێکی هین بکەین ئەو بابەتی لە سەرچاوەکان لە کاملاس من چەند ڕۆژ پێش کردن نیسان کە لەسەر ئی باوەت نامە قەورامیە کە لەسەر قەوەڵتاس بەسڵان نووساوی و لەسەر نووسراوەکی ئەیوب ڕوستەم کە لە بەخشین کومنت دامناوە بۆ خەڵک بزانێت و زووتریش هەم نووساویم کرد لەسەر یەسە ئیلەن کەسە کە بۆشە ئێستا کە یەکە هاتەوەرە چەند ڕۆژ پێش بەڕێز ئەیوب ڕوستەم هێنێک بۆ دیدارێک داشت لە بەرنامەی ماگەسین کوردستان و لە تەک پەیپکاریە
کە هین کردێک کە قرارە گویا هیندا بمەرزنن لە سلێمانی ئەنیستیتوت فەرەنگی یارستاندا برزن کە ئەم بەڕێزانە نە ئەیوب تاری و نە تێب تاری و نە ئەیوب ڕوستەم هیچ کامان زانیاریەکیان نییە لەسەر یارستان ئەمەی چە دووسێ کتابی نووسا و کتابێکی سەرنجام هەستم لە وەختەیەکمە سەری کرد نازانم چەند دەسێت بێژم ڕژەیەکی 60% شێرە مینەکە ئەو کتاب سەرنجامەکە ئەم بەڕێزێکی لەلایەن کورد کاناڵەکە کاناڵێکی لێ سەر بە یەکێتیە کە ئەمەی چەند بەرنامێک چۆسە ناو منتەقە و لە تووشامیە لەسەر خاوەنکار و مسابقی یا دانیشتنی سینە سەدی نەکردووە مسابقە نەکردووە هەرحاڵ لە تەسویرەکە کۆتووە مسابقە لە کەسێت کرێ کردوێ ئێستا کە وەداخوا وا دیارە کە مدیاکان یەکێتی هێنن جمهوری ئیسلامی هاوکاریان هەست لە کاولکاری ناسنامی ئیمە لەسەر ئالا قسە بکەن لەسەر بەناوە لێکترۆمتە یارستان تازەیە 20 سال پیش خستمەنە سەر زمان وەکو وشە بووەسن یاری یارستان وەکو وشە بووم تای وەکو جەهانبینی وەکو یەکێ چۆ مانایك بیتەوە لە مانای کومەلگایە بریێتاوەکار ئیمە بردمانەکات هەموو سەنەدەکان هەست ئیتر وەختە لە شتێک نازانیت ئیتر بۆ زۆر بکەیتن ئیتر ئەم بەڕێزە ئیتر ئەمە کاولکاریە ئەگە قرار بوتن ئەنیستویک بەناو یارستانەوە کەمانە هیچی لە یارستان نازانن ئیتر ئەمە بەڕاستی کاولکاریە ئەوەی کە من چند ڕۆژ پیش نووسام کە لەسەر ئەو هینە لەسەر ڕژێ قەواڵتاس قسە بکەم تای لە تەک ئەو ئیدنووسراوەیە فرە ویدۆکە توولانی بووتەوە و من سەرنەزەکردن لەسەریەوە خۆ زیاتری چی مەسە سەری فرێلی کەڵاموەلە کە واسڕایی شێریە لە کردنەسە بنەمای ڕژێ قەواڵتاس من لە ویدۆ هەم لە نووسراوە نەقدەوەکردم تا لێرە با تماژە سێرێکی چەندینێکی ئەوبەتە ئیمساڵ توزێک هین تایوەت بی سەرۆکەکان حەریم بارزانیێل و نازانم هینە ئەوقاف و پارلەمانەوانە هینیان کردبوو باسرا پیرۆزباییان کردبوو متای یەک دوانێکیان ڕەتیان داوە یارستان و ئەمە کار خراپێکە خۆ پیرۆزبایی قۆڵتازێکی لە کاکەی خۆ بکە خۆ بۆ لە یارستان چییە مەسەڵەن زانیاری کەس بەڕێز ئەوقاف بەڕێز سەرۆک زانیاریان ئەمە کەسێک لەلایەنەوە بۆ بۆیان شتێک ێژێتن ئەمانێکە تەواو وشەکانیان خراو کرد و مەفهومەکان خراوکردن ناسنامەیان ئیمە کاولکردن ئەمە تماشاکەیتن باسرا کۆنسۆل ئەمریکا لە ئەربیل هینێ وەتوەسن پیرۆزبایی کردوەسن با لێرە کاکەیە لەورە لە هینەکەی تەرجمەکەی هەورنی یارستانە نەسەری بەر کاکەیوە کاری وا بۆ ئەمە قەواڵتە سەن ڕەبتێکینە ئەوان جا لە هەر بەڕێزێک من حاضرم لە خزمەت هەر بەڕێزێکیان کە خۆیان بە پسپۆڕ و بە زانازانن یەک لەیان دوانیان پەنجیان دەیان لەناو کاکەی و ئالەق لە خزمەتیان بۆم لەسەر ئەم شێری لە قسە باس بکەین بە منطق بە ڕووی باسرا متۆدێکی زانستی با لە ئەنتۆلۆژی و تماشای بکەین با لە ڕوانگەی ئەپیستمۆلۆژی و تماشای بکەین باسرا مەعرفەت شناسیوە خۆ بزانین ئەمانە چین خۆ بە بۆ نایین بۆ لەلاو خۆتانە هەر ئەم جالیاتە تکرارەکەینەوە خۆمە بابە هەیدەر تۆ گوروی قەواڵتاس ویم ئیجاد کرد گوروی قەواڵتاز پەری زمافتەی یارانە و ئەخلاص وەیەخ و وەفری شەهید بین وەڕاست ئەمە جالە ئەمە هیچ مانایەکی نییە ئەخۆ لە جێیکە بابە هەیدەر باوە هەیەر قەواڵتاس دروست لە جێیکە ئەمە ئەبراهیم شابراهیم باسرا دروستی کردووە لە جێیکۆ کە ئەمە سەحاق خۆی ئەم سێ ڕۆژەیە کردووە سەرڕەسم دایناوە ئێستا چین سرودەکەی بینین لە شوونێکە ئەمە لە دەریا کشتیەکە سێ ڕۆژی نەبێتن کشتی کە سێ ڕۆژ ئەمینێتن لە ناو دەریایەکە ئەوە بۆ سەرڕەسم ڕۆژە ئەم هەموو جاریاتیانە سەرهەم کردو بۆ چی ئاخە بابە دانیار کرد لە یاران هین بێتن باوهێر قەواڵتاسنان ڕووچەمان چێش قەواڵتاسنان مێردان قەواڵتاس یاروەخاسنان هەیدەرمان قولی شای بیکەسەنان خۆ هەیدەرمان قولیانی چ خۆ قولی یەکی لە
تەن قۆڵتاس بۆ قلی خۆی ڕژەدانە ناوەسن ئەخە تووزی منتقتان بێتن قلی ڕژەدانە ناوە لێرە یەژێتن باوە هەیدەر ڕژەکەی ئیجاد کردووە خو وەختێ هینا لە شوێنێکتر یەژێتن ئەمە باوە هەیدەر زات سوڵتانێ باوە لایەوە خۆ زات قلی زات سوڵتان لایەوە نەبووە بە ئەدەبیاتە خۆتانەوە ئەخەیوە هەموو شتێکیان تێکەڵاو کردێسن ئەم بەڕێزانە هیچ لە هیچ عادی نابن بەڕاستی ئەمە لەینێکترەتی یار تەمرکووە یاری ڕووی یاران چتو ئیجاد بی یاری ڕووی یاران پوکە مێدانت خاسە کرداران گەدین وەی یاری ئەوڵ ئاخر ماران خۆ ئەم ئەوڵ ئاخر ماران بۆ چی باشە ئەمە وەکو فەرزیەی وەسرا فەریزەیەکی دینی ئەشی لە تەک پاداش و وەسرا مجازاتێکی ئاخرەت نازانم دوونادون ئێتقاتەن بە دوونادون هەست کە دوونەکە تووزە بچێتە سەرەوە ڕووهەکە بچێتە سەرەوە نازانم زاتەکەتان قرستر بۆ پێ ئیوە لە تەک معنەویەتی دینیەش بسەنجینێ نە هەروە بۆ خۆی ئیجادت کرد چی ئایا خۆیان چیان کردووە نووسراوەتان هەست سرودەتان هەست ڕۆژێکی باوە هەیدەر و ئەمانە ڕژیان گردو چۆن گردویانە چیان کردووە مەناسمەکە چۆن ئەجرایان کردووە هەروە ڕۆژە ئیجادت کرد بۆ چی ئیجادت کرد ئەمانە هیتر من گەرەکەم بوو لە هینێکە بچمە سەرێ لە تەک ئەو دونووسراوە فرێت توڵانیە دێتن مەر ساڵە تەریسا ئەیسا دە ڕژە لە هین چودنتە ئەدامێ بن بەڕاستی زۆر ناشیرینیانەکەم ئەخ بەس بەڕێزن بۆ خۆتان بگرن لەژێ ناو خۆتانوە هەرچێکتان هەست ڕژە گرین هەر سونەتێکتان هەست تا لەژێ ناو خۆتانوە پەیوەندی مەدەنینەوە بنیامین ئەمە بەڵگەی سەیفەرزاد ئەفزەڵی ئەوەی هینێک کردووەسن زۆر گەوجانە چوەسن ڕەتی داوەسە یارستانەوە خۆ کەدەش ئاسانن نەکەدەش مشکل کەدەش ئاسانن یار کعبەی شەریف قوبلەی خاسانن چه عشق یاران قۆڵتەتە یانیچە ئەمە یانیچە مەسەن بۆچی بنیامی بۆچی ئەمەوە ئەخە چی بۆ کەدەش ئاسانە نەکرد خۆ ڕژی معلومە کە ڕژی هەر کەس ئێتقادی بگریتێ کەدەش ئاسانە نەکرد معنیەکی نییە یا کابرایەکتر هینێ کردووە ئێسایی ئەمامە نسخەیەکتر هەر لە ئەو هینین لە ئەوەسە کە یار هەر ئاسانی مێدان کە نەبوو یار هەر ئاسانی سێ ڕۆژەی قەوەڵتاسانی یاران بکردی جەشن ئاسانی حسنن مانیانی هەوەکو شیرێک هیچ نرخۆبایەخێکی ئەدەبیاتیکیان تا بە دیدگایی و بەسەڵام فەرزیەیان بڕسە فەریزەییان بڕسە بەسڵا واجباتی بێتن نەکردەش مشکل کردەش ئاسانن و ئەشت یاران خۆڵت ئاسان ئەمەی کە سرودەز ئەمە کەڵامە ئەو قەوەڵتەتان چیمە پێقامەوە قۆڵتان پیر داودەنانی ڕاهنمای ڕاستان ئەمە داود وتوتێ چ قاف تا قافم گدی مەناسان ئەمان ڕەزانانی میرە خۆراسان یورتم یاریمیە بنیامم ناسان یورتم یاریمان معنیکیشنە ئەو قەرە دەسوە دەستێکەن و جالکار جالی کرد دوارە هیچی وە دەردیەکە ئەمە شی ئەزیەکەی ئیمان ڕەزا دێتن داود ئەمانە کە کەیمانە ئەمە کەی کەڵامە جالیاتێکەکە نازانین باوەڕە ئیجالیاتەکەین وە چەمانەیەکەن خۆ چەند هینێکتر چەند نووسراوەیەکتر و هین تێپاریە هەر شلوخکێتن نازانم من لە شوێنێکتری چی مەسە سەری کڵامەدا هیچ مانایەکی نییە بڕێگوت لە وەڕاوی وێڵە ئەسن من نازانم یانە چی وەیانە قانە بن وەی جالیاتە بڵە وهر هەڵ میل خوێنە بەس من ئێسە کە بەڕێزان ئالحەق بەڕێزان کاکەی یانە بەڵگە هەساوکێ بۆ خۆدە نەساوکن پەیوەندی من یارستانەوە با ناشیرینیان نەکەین بە زمانێکی ناجوور لەسەریان قسە نەکەین پیاوەتی بکەن با ئەدەبیاتەکە خراون نەکەین بۆ خۆتان بگرن ڕۆژێ بێرن دەژێ ناو خۆتانەوە چکەین بکەن
پەیوەندی مێنە ئیمەوە بەڕێزیە ئەوە هین نووسراوەکەی نامقەورامی لە ئەم سایت هینە سایت ANF نیوز ئەمە هین فرات نیوز ئیجنسی سەر بە پێکاکاس دیارە کە ئەم بەڕێزە چیەسن بۆیان نووسی ئەمدا قەوەڵداس ڕووچەی یارە ڕوژە و ڕوژی کە خاوەندکاری ئاینی یارساندا لە ئاینی یارساندا خۆ ئەمە گەوج نکبەت ئەخە خۆ نووسیتە خۆ هەر بەناو بزان ڕاکی ماقولە ڕاکی قوەفەس ڕوجەس بۆ ناوە بنووسێت بۆ یارسان ئایناخە شەرمەزار بیت بەڕێزم و هین ئەیب ڕوستەم کە ئیمە و ئەرفان ئەمە هینەکەیە 28 جانواری لە سەفەکەی خۆی دانرێەوە بەڕێزێک بۆم هەناردە منی چوم زینەکەم سەفەکەی دیمەوە وەکو سەرچاوە کاکەم لێ وەرگرت کە هین نەبێتن ئەمە خۆی عکسێکی چوەسن نووسیەسن تیبینی وینەیە لە ماڵی سەیبراکە سەید هەیدەر ئەمە بە کوردی نووسا سەیبراکە بە عەرەبی و هین ئەبێت هەر و تەلەفوزەکەی ئەبێتی یەکی سەید هەیدەری نییە یاژن براکە ناوێکتری بۆسن هەیدەرە پس ئەوەی چه هەسێ هەیدەرە ئەمە هەرکی هەیە ناوە بە قۆڵ خۆیان هینە ناو گەشت کەسە کە ئەمە ئەکسەیە گردووە بەهەرحاڵ ئەمە سەرچاوەکانە کە بچین من بردمەسە ناو ورد لە وردە سەیرێکی وردتری بکەین کە چی بە چیە ئەم بەڕێزانە خۆ ئەمە ئەم هین نامەخۆرامیە من زۆر ناچمە سەر مەتنەکانی بەڕاستی زۆر خۆرافیە هەر نازانم ئەم بەڕێزە بە قەوڵ خۆی نازانم پلۆپایەکێکی لە ڕۆشنبیری هەریم هەست لە باشوور ئەمە من نازانم ئەم بەڕێزە چۆن تۆزێکی منطق لە هینەکەی نییە لە نووسراوەکەی نییە من نازانم ئەمە چۆن چۆسە ئەو پلۆپایە مەسم لێ ڕۆشنبیریە بۆ خۆی وەرگردووە سوڵەوانە ئەخ کەسێکی لە ئەو شوونە کارکە تۆزێک منطقی بێت تۆزێک قوڵتر دنیا ببینێت باوەتەکان ببینێتن چواردۆر خۆی ببینێت خۆ ناکرێت هەروە سوک دنیا ببینێت ئەمە سەها قەوەڵتاس ڕووچەی یارە ڕوژە و ڕوژەی خاوەندکار لە ئاینی یارساندا بعد ئەمە یەکی لە بەڵگەکانە سوڵتان ساگ مەرەم و چ سەرین باسی شاهومان کیشا چ سەرین باسی تاسەم یا تاسم ئاسمان خەزرام قیاسی مەڕنۆمانیا پاق قەوەڵتاسی چەشت یاران چواردە ئەخلاسی تاوسانمان گیلنا چ زمسان ڕاستی زمسان وە مەستی چلەم ئەساسی کەسێ نێرو نەنێرو فتنە و وەسواسی نیەت یەری ڕووم چلەم ماباسی ئەخە ئەمە بەڕێز ئەمە مزەخەرەفاتە ئەمە گاڵتەجاڕیە بەڕێز نامەقەورامی ئەمە کەڵام نییە ئەمە هیچ مانایەکی ماقولی نییە هیچ مانایەکی دیدگایی نییە لە هیچ هینێک فەریزەیەک هیچ واجبێکی دینی قسە ناکات من نازانم ئەمە شاهومانتیشە چه سەرینی ئەسڵن کە بۆ کیشات شاهوی مەسڵن چ شتێک لە ئەمە تو تێگەیشتی کە ئەمە قەهینێ کردوسن ئەمە ڕوژە بە شیوەیەکی ماقول دامەزراوە خۆ ئەمە چەند نسخەتر من هاوردوومە نسخە زۆرە سلطان چه سەرین باسی قولێ شاهومان کیشا چا سەرین باسی مەڕنۆمانیە پاق قەوەڵتاسی چەشت یاران چواردە ئەخلاسی کەسی نەنێرو فتنە وەسواسی نیەت یەری ڕووم چهلم ماباسی خۆ چێلم مانگ باسی لە ناو چلە بوتن یا هەرچی منزورێن جەعلکەرەکە تەزویرچیەکە خۆی چی حالی نوێکی چی تەسویرکە پادشا میفەرمەدیە لە شوونێکتر هاتوویە من لە ئارشیو خۆم دێرمیان یانە ڕاخاتر ئیجور بهینگەلێکی جەمیان تێتن کە بەڕێزە هەر ئەوەیە کە ئەوە کەفتە جێدەسی وەمانیە نییە کە ڕەسەن وەمانیە نییە کە تەواوە ئەشێ ئەوە زانستت بێ ئەوە
لە متۆدێکی زانستی بتوانی کەڵک بگری کە ئەمە بناسی ڕەسەنە ناڕەسەنە تەزویرە تەزویر نییە ئەمە چییە تو بیریتن بیتیتە بابەتێک و پەیوەندی بیتە یارستان و یارستانی بەدین ناس بکەیتن خۆی شاومان چ سەرین باسی مەڕۆمانیە هەر هەم قەوەڵتاسی تاسەم ئاسمانە خەزران قیاسی چێشتی یاران چواردە خلاصی ئەمە هەر ئەوە سەدانێ یەکی هاتووەسن خەتێکی پێ ئەزافە کردووەسن بیتێک کەسێکتر هاتووەسن وشەیەکی لێ گوڕانوە کەسێکتر هاتووەسن باسڕا بە شیوەیەکی تر وتوێسێ چ سەرین باسی بارگامانیان چ سەرین باسی لەورە قولێشە هەبوو لێرە بارگامانیان چ بە مەرنەومانیەوە هەم قۆڵتاسی تەوفیرشانیان بە هیچ ئەساسی هیچ ئەساسی سن معنی نێری لە ئەدەبیاتە لە ئەساسی هیچەکەی باید نەوتن ئەساسی یانی لە بنەمایە هیچ فەرقیان نیاشت و فەرق نیاشتوە ڕەجەکردێت دەڕۆشت خۆ ئیاسم قەوەڵتاسیر خۆ هەفت سەردار بین هاتن پێوەست بینە بارگەهین خۆ سیەڕەشان و نازان سیاجامەکان و دەیان گورو و کۆمەلگایەکتر پێیوەست بێسن ئەڕا ئەو کۆمەلگاوە لێچوو ڕووچەت دروست نەکرد فەقەت ئەڕا هەفتوانە و ئەڕا قەوەڵتاس ڕووچەت دروست کرد ئەمە چەندێک کابرا ئەشی مێشکی کار نەکاتن کە ئەمە هەڵسەنگ بێتن دەیان گروپ و باسرا گروپ ئەتنیک هاتن هینیان کرد بەشداریان کرد لە ئەو قسە و باسە و بێوەسیان کرد هینە لە تەک شاو پیرە خۆ ئەمە خۆ گشتیان ڕووچەند نییە ئەم جالیاتە دی بەسە مێردا بنیشتی ئەو بیدەهوی قەوەڵتاسمان نییە چ فەرق شاهوی چێشت یاران وینێ مەرنە و قەوەڵتاس ئینگلیانە پێی سەرمووی ئەمانە یانیچە ئەمانە جالیاتێکە کە هەمووی پەیوەندی هەست بە یەکۆ وەختە تو نەزانی ئەمانە هەڵبسەنگیتن کە ئەمە تەنیا ئەوە نییە چەندین نسخێکتری هەست هەر بەم جالیات خۆتو ناکرێت ئەمەیە بەدە کەسێک ئەمەیە بکەڵگۆروی کەسێک ئەمە هەمووی لێ نووسراوە من وەرم بوو ئەمە هاوردە کۆمەڵێک ئەمە ئەو نەخ قرافات ئەو کۆمەڵێک یاران کە ژماران هەوت کەس بوون و یەکە ناوەکانیانە چوون بۆ هەورامان و لە ڕێگا تووفان مفانیان لە هەڵ کرد و پڵازە لێگیر تووفان مردن و هین شای هەورامان مستەفای کەماندار هەنارد بچوو لە پشت کوێک چ پەلە هەورێک هەست بێرێت چەند حەوت ساڵە هەرمە دا نەباریوە کە ئەوە ببارێت هینەکە بتاوێتەوە بەفرەکە بتاوێتەوە دەریان بێرێتن خۆ ئەمە ئەوانەی بە مردووی بردە بەردەم زاتی حەق ئەم هەموو هینەیەکی ئەم هەموو نازانم ئەمە هەموو ئەدەبیاتی وێڵە کە هاوردوێسێ کەماندار و نازانم پیر شەرت و فلان و بیمان و ئەمانە زۆر ئەم بەڕێزە ئەسڵن هەفقەت نووسینەکە بووێمەوە مهمەوەی نییە چییە نووسێت مهم ئەوەسە فقط هینەکەی دروست بێتن ڕێواز نووسینەکەی باسرا گراماتیکەکەی دروست بێتن بعد ئەمە ئەیواتن شای هەورامان هینێکە و شای جیهان و شای هەورامان و نازانم چی وتیە پیرشەر وتی دەوارێکی سپر هەڵ بداتەوە فەرمانی بە کاکە پیرە من ئەمە ئەوەرجانمە کاکە پیرە ناو کاکە پیرە ئەجنەفم کاکە پیرەمان زۆر هەتمەن بنیامینە کە بکاتەوە بعد گوچاکەکەی فەرمانی پێکرد هورز دێ ینی هەستن کسەها ئەو جرەکو کۆوانی زنەوە کورەمە خۆرافاتە بەڕێز ئەمە خۆرافاتە بەڕێز نامە قەورامی کورە بەسە هە شەرم بکەن بەڕاستی شەرم بکەن لە ملەتەکەتان کە ئەم جالیاتە ئیدینە ناو جەدینەکە ئەمە کەی زانیاریە بەڕێزیان تۆ بچی دە سایتێک بڵاوە بکەیتەوە بێت و ئاین باسەڵا یارسان بە ئەم خرافات و جالیاتە سەرکارە و ئەمە پێناسە بکرێتن شای هەورامان پێوتن لە بەرامبەر لێ خۆشبوونتان دەبێت مانجگە ڕژوو بگرن خۆ تماشا ئەم زەخەرفەتە من ئەوڵین جارە ئەم زەخەرفەتە دەیان نسخەیتر و خواندومەتە ئەم زەخەرفەت ئەوڵین جارە بەم شیوەیە هینە
چاوم پێکەفێت ئەوانیش بەشایان وت کەرەمدار ئێمە ئالحەقین ڕۆژی چی ڕۆژی هەرم هەر سێ ڕۆژ هەڵا مانگێک نە سێ ڕۆژ مەوە بۆ ئالحەقدا نەنەراوە بە قەڵ خۆتان ئالحەق چۆن سەرسوورمان دەکەن یا سەرسوورمان دەبن کەرەمدار فەرموو کاتێکی ئالحەق ئەهلی حەق تووشی شک و گومان دەبێت ئەو کارە ئەنجام بدات کورە بەڕێز هەشی شەرمە بەڕاستی بەڕێز نامە قەورامی نازانم کارمەندی کاربەدەستی ڕەوشەنبیری باشووری قڕ بەسەر ئەمە خورافاتە ئەمە هیچ ئەرزشێکی زانستی نییە مایەیەکی درستوەساوینی هەزانستیش هەوە پاڵ نووسراوەیەکی مەسەبی ئیسلامی نازانم مەسیحی یەهودی هیچ ئەمە حەسن جێگاڵ تەجاڕیە بەڕێز نامە قەورامی لە ڕووی ئەرکانەوە هینە ڕۆژەی قەوەتاس و ڕۆژەی هین جیاوازیان نییە کوراخە تۆ بۆی لە خۆتوە هەچستا هەچ دەرتێرێت لێ ڕۆژە خۆ ئەیرەکانی هین بێتن فەریزە بێ واجب بێتن خۆ هین ئەرکان و شیوازی چی خۆ ئەو سێ ڕۆژە ئەم سێ ڕۆژە ئەوان هەر بەو شوێگرێ نەمانی هەر بەو شوێ ئەو جاریاتە کەفت و سەیجێ خۆ ئەمە هاوردێ سوێکە ئەمە لە جور شێوازی نیەت نیەت هێنانی بۆم ناخوێنێتەوە نیەت بەسرا هەردوو ڕۆژەکە شیوەی نیەت هێنانیان ئەرێ جایە خۆ ئەمە وەتوە لە نیەتی ڕۆژێ مەرنەوتا دەوترێت ئەوڵا خرمان یار نیەتمان هاوردن نیەت پەری نیەت یەرڕووی یاری نیەتمان هاوردن نیەت خاوەنکاری و ئەشتیاران مەرنەوەی داود و بنیامین و پێنووسی هەر کەس نەگیر و یەری ڕووی یاری نەکەر و داوت پادشایی بەشەش نەمەیان چه خەرماندووچیایی بەڕێزگیان ئەمە یەرە ڕووی یاران هەت لە جالیاتەکە جالیاتێکتر یاری نییە یەرە ڕووی یاری نییە یەری ڕوو نییە یاری یە دەورە هیچ لە وشەکانیش ناتوانین تەشخیص بدەین جیا بکەین وەکو وشەکان چی بەچیە ئەم جالیاتە تو من نازانم ئەم جالیاتە ئەوڵین جارە بینم ئەمە سرودەی جالیە لە کام دەستنووسە هەست من نازانم ئەمە لە شوێنێکی من چەند نسخەیەکترم هاوردووە هەروەستا نیەت باوەری نیەت خاوەنکاری دوازەی سفیدی هەرچ نەچلە یەری ڕووی یاران ئاما ئەو دلە ئەڵا ئەمە هین نیمەیەکتر بهینە نیوەیەکتر یە سرودەسی جوودیارە یە باید نیمە ئەو بتە دلیلم جەمن پیرم بنیامین ڕەهبەر داو قەڵەم زەنم پیرمیسی یە ئەشێ هین نیمە ئەوە بوتە پەی وەخت پەی سەعات پاوەخت پاوایی چلوتە ئەمە ئەم بگیرمی سروزەی یاری بکەرمی داوت پاشەی هەرکە نەگیر و سروزەی یاری نەکرد و داوت پاشەی بەش نەمیان چ خەرماندووچای ئەمە نیوێ ئەوەستە جالیاتێکتر سوار بووە چه ئەرز تا فەرش چه ئەرز تا سەما وە سڕ ڕەمزبار وە بیایی نەوە و بڕندگی جەلا و ئەرەمای شا سەرۆزەی یاری باوەران وەجا ئەمە لە نووسراوەیەکە ئەم جالیاتە سوارکردنەکە ئەوەی چە لە دەستنووسێکتر نامی قوڕانیا ودا ئەمە چە هینترێ ئەمە جالیاتی ترێ ئەمە لە بە زمان پیر بنیامینە ئەوانە هین سەهاکن ڕووچە کەلکەر و ڕووچە کەلکەر و ئەو کەسە ڕووچەی پاشام کەلکەر و ئە ڕۆژی سەجا چە بوتن ڕیانش نیرووار و ڕیانش و ئەسرا ڕیانەکەی نێر بزایتن پادشام چ تەفسیر و گوناش نەویر و ئەڵا لە شوونگەلێکتر شتێلێکتر هاتوێسن هەر کەس نەگیر و یەر ڕووی یاران سەر بەرزیش وە پای دیوان ناوەران هەر کەس نەکەر و داوت پادشایی بەشش نەمەدان خەرماندووچای ئەمە جالیاتێکە هەر کامی بە شێوەیەکی خۆی جالیان کردووە دانێک دانێک لە دانێکتر هەروە دەیان نووسە لەم جالیاتە لەناو خەڵکە ئینەکە دەست و دەستە
اما السلطان ام تم رما و کفت او روشنایی سروجه یاران داوت پادشاهی داوت سفیدی ما هچی نچلی داوت سفیدی ما هچی نچلی یر روی یاران اما او دلی وشق یاران مرنوی داوت بنیامین پیرنویسی تی وقت تی ساعت تا وقت پاوانی بیران سروجه یاران بیران سروجه یاران بکرن داوت پادشاهی هر کس نگیرو سروجه یاران نکرو داوت پادشاهی بشش نمدن چه خمده جای امانه هموی یک جعلیات که یک لدوا یک لیکانه جعلیان کردو برزگان و نیه که تو امت دست کوت و دی توابی اصل بیت و همو چی توابی بیت اما اینه کرا اما جعلیات کرا که هر بو سلطان منافریا بوینه فریا و امر عزی بوینه هفت لالم براو قیب نگینه روح و جامشان چی ور دنینه خو اما هفت لاله و اصلا لقیب الزنو بینس هر و جای ویش شو شمینه مظهری هنی بوان جسمینه هم سر براران نه سر زمینه بزیان راگی قوت حسینه بزانه این مزخرفات و همانی درست سوی کش نیدتن حالا 7 نفر لقاین بی لقیب و زنو بی و جامعه ای ورین ظاهر پوشانو خو لجای خویان شوشمین و مظهر هنی بوا جسمینه مظهر جسمیه بعد ایسا لیر توضیح دم که منظوری چیز لوا همو 7 برایسه یک همین ساقه 7 لالم بزیو همو 7 برای که این نسخه که لی جالیات است براو و یکتر بان دوهم چا سرا چا قوتاسیان ورگرنان چرا یعنی بگرن و براو یکتر دوهم چا سرا لی دنیا چه لقواتاسیان چه این برن ذات ور برن چرا ور برن هم این ریاضت چی مرن ریا این ریاضت روژه چه لیره کنده چه ریاضت رای قواتاسیم مهم بو و را بدری پیشان ای روژه وی را خو یه جاریاتی که ایوه درسته کردی نسن برز یا ایوه که سران هفتوانه برگ سران هفتوانه اوگه دوری شکنه ای جاریات سران کردن و های خریکن همه جال کن خریکن نسخه که یه که چیتکتر هاتی اصلا سروده و جوری کلشی روش کلمه کنه وست کردن یعنی اصلا هیچ پرنسیپی هیچ مورالیک لنوعی وصله سیودورشی نیه هر کامن هر سن هرچی دلان تویتن اوز کن هرچی دلان توی اوز کن ایسا ایه بنمای ای هفتینا هفت لا وصله هفت لالم لقیتین کردن کلی خدایی ای جوره تفسیر کن که ای 7 نفر لدوره برزنجه بیود ای 7 نفر این دوره وصلا چنانه پردیوار بود کلی سیمامد بیود و خداداد سید ابوالوفا بعد یه چه این 7 میلیارد وصلا قوالتا است که کلی سیمامد بود و سیمامدی شد ای کلی قوالتاسی بودن کلی دوره وجله این دوره برزنجه بعد خداداد دوره برزنجه سید عبدالوفا دوره و صلاح طبق این جعلیات و مزخرفات دوره پردیوره بود و این کلیه بود شابدینه بودن لنو قوت سکن و این جعلیات نادم دون این مزخرفات سهم کردن که یک شتک درست بکن ولی خو هر کس دلت وادی کاری لبکی لجرنا و خوی و خاندانی فرقه که سک داری هرچی داری متا این مزخرفات موسنه بدون بالین بود این یه 20 سال لفلسفه قصه کیم لفکر قصه کیم کشت پیوان دایم نسیه که هر کامن بنیه دارن مایه دارن بان قصه کنیم و بخانجی رخنا و تچی بینو
بشن نادرس سروجه کسی من لخدمتان ارز کن که یعنی گشتی مزخرفاته گشتی قصه گاف تجاری ویلا بلام نیه روژه دا گوتریت سه روژو دا گرم و اشتیاران قوتاس لئیمه روژو گردن لحق قبول کردن اول آخر یاد عزیز شای خانکار ایه واصله ترجمه ایه نبیا هین قوتاس کانه بیا که یسا لجور شوازی هنا یه هین مارنو بی این قوتاس کان لیه شونی سامسه ليش ولا هو مهم نية ولا هو أول ترجمة كيك الرئيسة أو أوانيش بس يعني كلام دار هنا بعد أما هن باب شيء نستدي هنا ويا نازن دكور النسان ساتون ليشون كتير روژه خواهند کرد اما روژه دگرم باشته خواهند کرد که اما خوی هیچ روژه لایمو حق هینه چیزی هیچ هینه که نیه فکر رسه خواندینه اول آخر ماندیه یه روژه خواهند کرد لدوانزه چله گوره بروه دچید شاسحاکی حورامان مرمو شاسحاکی حورامان مرمو بیدی بنیشم پولی حاملی یاری روی یاران آما او دلی دوازده و ما ندلی چلی دوازده و ما ندلی چلی خو اما هینی لکتره پولی حامدلی بیدی بنیشمی پولی حامدلی و دوازده ما هرچی نچلی یاری روی آما او دلی ماشا که ای برز حتی نیکانی تشخیص نیاد که یه ناخونجی ای تاریخ یاری روی هینتیتن یاری روی یاران تیتن و دوازده ما هرچی نچلی یاره روی یاران امان نداری اوه لوره یاره روی یاران امان او دلی دوازده و ما ندلی چلی خب تماشا که حتی مهینه که نادرست یک معنی کنیسا شای حورامان مرمو یا هینا یکی تل بالگکانه شه هورمان مرمو داود روجشان یا چلو زمسان نی چلو زمسان نیتشان نچوارده و مانگی بو احسان جهفده و مانگی بگیره چبدسان ایدشان پی تو بونی سرمسان ایدشان پی تو بونی سرمسان بو سحاک اینا خو سحاک خوی قصه کتن ایده را کی گیریتن خو اوان قراره ایده را شابورید خو یه شا خوی لسیم شخصه که تو بزن اصلا نه تشخیص نتواننده ایشان پی تو بونی سرمسان خو یه ایده را داود گرن را ایده را داود گرن مثلا لیره شاهین و تو که ایده را داود گرن اید قوال تاسان را داوده یا را سحاکا یا را واسرا تنبیه کرد که چون شک کردنه لبان خواه واتیسن شک کردنه الحق باید رجوع بگیردن اما دانی جعلیاتو جه هفته مانگی چبدستان ایدشان پیتو بونی سرمسان بعد نیت و روجهشان پی قوالتاسانن خون ایدشان پیتو نیت و روجهشان پی قوالتاسانن خو ایدشان چد اید دعوت پادشاهی خود دعو پادشاهیه زنی جدیت واسه قدرت توانایی لیکدانو یا لیکدانو یعنیش نیا ای برزیل لیکولی نرا ای برزیل پسپور اما هین اکترا جعل اکترا که بدم ساکو دانیا پاکشتی وانگی داودم یاوایی پاکشتی وانگی پا امدادشان بیایی چمی وانگی یاوایی پنشان هن چوارده مانگی
سر و چا دریا و رنگی یا رنگی پریشانیت بو روچودنگی. خب پریشان نیت یه باید پریشان نیت یه دو کلمه باید بود. پریشان نیت روچودنگی. خویست مشاکل رجوع ارز کردم لو روایت باوهی دانه لشونی تر لروایت یلی تر که شاه ابراهیم ای روچه دانه لیرت مشاکل صحاد ای روچه رواج دا لیرت مشاکل چه لدریا لور لنوف لیر لدریا سروج لدریا مننز چکر پریشانیت بو روچودنگی نه چلو زمسان داوت روچشان نه چلو زمسان نیت شانی چارده مانگی احسان جهفده مانگی جمگیرو و باستان لورا چپ دستانه لیر باستانه لورا چپ دستان بی اینک نام قرامی لأسرود او بلگه ها ودسو لیر چپ دستانه لورا چپ باستانه جمگیرو و باستان نه چلو زمسان یه جعلتریه هم روجشان نه نیتشان نچوارده مانگی بو احسان جهفته مانگی بگیرن چپ دستان ایدیشان پی تو بونی سرمستان نیت و روچشان پی قولتاسان. خب قولتاسان من یاران و خاصان اما جالیات هیچ معنی که ریکوپیک و پیاوتی داریش نیه اخه من ندارم منه بچی ام جالیات قانه بون ندارم اما چندین نسخه او بلگه برز نام قورامیه اما واتا داود و روچه یاران لچه زمستان دا نیت هینان یان لچوارده چله دبیتن ایا هینان تبیتن بعد هر کسی روچه پادشام کل کرو و هینه که خواندی من یعنی چه جلیاتی که دی من نچیم یه چه نسخه فریکی لئی جلیات هست لئی کردریش آسانه اوش هینه کردی من کمان بنیامین اما اوتو لکلامی سی خاموش هاتوه دو دانه گوهر نگوش براورد کیشاش او نیاز بنیامین شرط پیر ویش ناسا سلطان سرپوش گوهر بی و پرچ پری سی خاموش گوهر بی و پرچ یا پرچ پرچین واصلا پری سی خاموش. حالا جریاته که معلوم نیه گوهر چی بوده هین پرچ یا نزندی و چه یعنی تفسیری کن گوهر بی و پرچ و بی و الماس بی و رمز یار قوتاست ای جالیات بزنه ای جالیات ای برزیه لدرسی کن اولا سی خاموش لقن فکرم راسه دی کوچی بو کفتن او قرن دی کوچی یعنی نزدیک 500 سال لیور خود لیره بنکیشانش او نیاز بنیامین شرد اصلا ربطی چسو بنیامین شرد و پیر ویش ناسا سلطان سرپوش خود چه ربطی دیریتن لیره وی معنیه که سلطان مثلا سی خاموش بودن اخی یعنی چه اخی و توانین معنی یه درست سویلیه بین لیره گوهر بی و پرچ یا پرچ حالا من نظر منظورتان چه پریسی خاموش خود گوهر دانایی و توانایی توانی لیه معنی بوده رنجاده یا برگیری کرد سی خاموش تای بی و پرچ و پرچ بی و الماس بی و رمزیار قول هست یعنی چاقی و مزخرفات که و قراری مزخرف حالی نوینه یعنی الماس مفهوم گوهر مفهوم یعنی مفهوم دیگه که معنی خوی دیریتن الماس شکلی تبای خوشگیری که دو جور نوروز بشه که گوهرکان این بکیتن گوهرکان جاوب کیتن واصلا هنا شمشیر الماس و قوله که شیخ امیر لبحث و گفتگو آب دیده بود لجمع آب دیده بود هنا نوروز شتکتر بشتن که باید کنی باری که خوشگیری بکیدن سیده هین یاقوت مرواری باریدن هینه بکیتن
واسرا پروسیل تی بکتن خوشکی لا بویتن و جوهرکی بخیت حجره على يدي فرفر بريزية وزانست بريزية وناسنامي إيما هر وادوش نوروزي سوراني أخذ إنسان بوجدان نوروزي فيلسوفة مشوار مزخرف والودم ونسانه ويمانية نية دودش بودن حتى حالي بيد للسرودة كان خو مشوار پنجي كده شيكاري كد مسيرة كان تواناي ديري بود حالا كان من بخور شو سكان برپشوده نوروز سورانی رای نوش دوریش نه واسرا لقب یا ناز نو دوریش راکه که بتوانن بکنه دوری سیبراکا خوی کوانی نشین بیس هفتوانه یکان یاری نیاشنه یعنی ارسی کرکه جباو که گردیس با او کرم مزخرف بزن انسان نزن و مزخرفات باور بکیتن خوی منطق نیاشتو یعنی حد سنگان رکید خو سیل گشت فرقکان و بخشکان سنی شیعه نزنم بخشیل صوفیگری گشت هینا گشت ارسیه و میراس هاورد نسد اینتر هل زمان واصله هسایکن و جلیات لزمان حضرت محمد يعني تا امروز خو نصر و نسل هاتیسن خو سیل یاریک نیاشتنه یعنی یاری هو سکتو سران خوتر بوجدی پیشوال خوتر بوجدی تما پاقی که سیشن زینیده نوروز سورانی تازه یک دو سروده پیاوتی دیری سیبراک پیاوتی دار دیری دزینه سی این دینه خو من یعنی گشتی و نیوسرا و شیوه کدمه ایوه توین لبواری کوی هین بکین قلم بین واسرا مینوانی بکین خویو باید تازه کنی جا بین بکین زنی تازه او بواره چه آتیسن بررسی بکین زنی ودرتان خو ودرتان ناخو وری او تازه ایله حلقان خوتان هین بکن ساقو بکن هر لیکولینری منطقی جیر زانست واسرا زانست محور و روی زانست کار بکردن و روی متد واسرا زانستی خو همیشه تازه کن این کردن تازه کن کل گوار بیردن خو ای هینا ای بن نوروزه دستکاری بیه من تا هیچ هینی کی نیه هیچ ربطی و روژه نیرید یه لیر بازخواست باقی سفید بازنانه یعنی تو جهان نمای کوملگاه درست که کوملگاه کردن که بتوانید سفید بازکان بازخواز حلقان بکن که بزنن چاکی لرواز لا داغلانیا یه اصلا ربطی و روژه و نزنم این و نیریتن فریزه و نیریتن واجبات و نیریتن ما بو باوری جاگه نازنن خوب که باری ته چپ کتن بر پرسایتی ناز مردم بکشه خدمت و مردم که چه سفید بازکان باری و یه بحث اکتره پردم پاره کرد کاپی موازنان دعوای سر یه سرانه نیه سر نه قول تاسنان لا قول تاسنان قول تاسنان نیه یه قول تاس شرط قول اقرار یه که پردم پاره کرد کاپی موازنان دیدم وازبی نوت که کسی کرم وازی کرده یه بنگل فریق دیری که مچی مثل سری شیکاری کردن و ویدو هست عزیزیت کنن تماشا کن فرفر نشیرن رای ولی هیچاری نوین و ویدوره و قول کلیه که خمان گاهش که این نو بیشت بحث و هنگل فلسفی و منطقی خو یه دعوای سر نه قول تاس لیر معنی جمع دیت معنی دفل معنی کوبونو معنی
یه معنی دێتێ کە تۆ ئیسە وەختەوە سفید بازەکان بان چە بکەن سەر بێنگیەکان بەیا و بەس بکەن شەرت و ئەقرار باێتە جێ یە بەسێکی فەلسەفیە بەڕێز نامە قەورامی یە بەس ڕووچەن نییە یا ئینەکە دانسێ دەمیەکوە یەکێ هەم لێرە بەت وەنە یا هینگە لێرە هینگەرێک منتر هاورد مەسون نەقاشنان لێرە نیسانە وە نەقازنان این نام قەورامیان یانە گشتی جالیاتە یە لێرە خۆی مشەخەسی کرده هەر کەس نەیشونە یاران بازنان بمینیەتە جی لابێ لا ترازە بکەی لەیشونی یارانە چەکە وەژار هەفت تاس ماران گازنان خۆ لێرە بازخواز کردیان لەلایە هەڵایان ئیجور هاوردەسێکی جەم هەفتەن واسڵا چە بکە بازخوازێکی جەم پێی بازی دەردەن پێی بازی هینە شفان خۆ لێرە بازخوازی کەن ئەو منزوور هەڵا کە هەفتەن هینێتە لەو هینوە کە بکە بازخوازی کە هەفتەنیش کیە سفید بازەکانن کە لە ڕێچە کردنەسن داوای هینکردنە باز کردنەسن تا ڕەسینە سەر شایستگی خۆیان سەلماننە تا لە تاس یا لە جەم بەڕێوەبەری جام هین کردنەسن بەرپرسایەتی وەرگرتن یانە خۆی معلومە خۆی هینەکان وە سرە ڕای دەستکاریەکان کەسێکە شارەزایی بود لە کەڵام ناسمنا خۆی معلومە کە یەدیانە باس چەسن باس ڕوژوموژە لە ئێرە نییە باسی ئەوەی کە تۆ واجبێک باریتەجی ڕەسەن فەرزکین باس ڕوجەی خۆ تۆ بازەکانی ئی بەنە لە مەوردەوە بوتە کە خوا چ پاداشێک دێتە پیت ئێرەکانی ڕوژەکەت بگریتن ئێرە نەگریتێ چ جەزای کە ڕاتین کە چ مجازاتت ئەخە تۆ تەنیا یە وشەی دیتە سۆ لە ناو ئیهینە لە ناو ئی بەنا ئی قەوەڵ تاسەنە یە وشە خو باقیش چە مەسەڵە هەروەها دەروێش نەورزی سوورانی لە دەورەی سەیبراکە گوراندا لەبارەی ڕووچەی قەوەڵتاسان مەرەموو خۆ چە مەرەموو بەڕێزم ئەو یەک کەلمە مەرەمووە هەرەوجێک لە خزمەتان ئەرز کردم یەکەس داوای سەر نە قەوڵ تاسەنان نەقەوڵ تاسەنان کە لێرە هین یانە ئەدەبیاتەکە وەسکن وشەکان وەسکردنسن لە ئێرە نەقاشنان دەورە نەقازنان عینەکان لە جالیاتێکتر لە دووسی هینتر نوسبە لێ هەست لێرەدا مەبەستی دەوریشتن نەوروز ئەوەیە هەر کەس ڕۆژی قەوەڵتاس نەگرێت دەکەوێتە بەر تووڕەیی ئەوت تاس مەبەست ئەوتیاری قەوەڵتاسە کورە بەڕێزەکەم هیچ نازانی بەسەر خۆت هیچ نازانی مەبەست حەوت تاس هینە یا هەوتیاری قەوەڵتاسە ڕاستسەپاردراوی باتنی مارەنگاز دەبن لە باتن مار هەست فرش ناشینە تواناییتە نییە هەموو شتێک تێکەڵ مەکەن بەڕێزان ئەمە ئەیوب ڕوستەم ئیمە و ئەرفان ئەم بەڕێزی کە بۆ خۆی چوەسن هەموو شتێک تێکەڵاو کردوەسن هیچ نازانێ من کتێبەکەم خوێندوەسن مسابەکانی چەند مسابەیە دیدارێک بەسەر تەلەڤیزیۆنیم بیستووە چەند نووسراوەیەم دیوە هیچ لە یارسان لە زاویەیەکی فکری فەلسەفی نازانێتن ئەم بەڕێزە هەروە بۆ خۆی شەرەفڵغ لە ڕوانگەیەکی ئەرفانی و دینی و نازانم هەر وەکو نامی قەورامی
کەلەمە پاڵەداتە یەک وشە پاڵەداتە یەکەوە ئەیکاتە ڕاستە و تەواو هیچ دیدگایەکی نابینێت لە نووسراوە قسەکان ئەم بەڕێزانە ئەمان نەخۆشی خۆی بە کەمزانی لای ئیمە پەتایەکی کوشندێ چییە ئەم نەخۆشیە ئەرفانمان هەست باوەڕمان پێ نییە ئەرفانمان خەڵکی وا هەیە دەڵێت ئیمە تەنیا یەک دێر شێرمان لە بواری ئەرفاندان نییە ئەمە ئیسە توایت هینە وەی نازانم بە سوورانی چە بەوەی تەمتەراقۆ شروع کرێ بەی جملەینە نەخۆشی خۆی بە کەمزانین خۆ چە بەخۆ ئەرفان خۆی بە هینە ئەرفان بیتن خۆت بە زلە زانی ئەرفان چۆن تو بە زلە کاتن زۆر بێئاگان لەوەی میژووی ئەرفان لە شێری ئیمەتە هاوتایە بە ئەدەبیات ئەرفانی لای عەرەب و فارس و تورک خۆ لێرە هاوردێتەوە پاش ئەم دێڕانەی سەرەوە دەڵێ ئەدەبی یارستان لە زۆربەیدا ئەدەبیکی تەواوی ئەرفانیە بەڕێزم هیچی لێ نازانی بەڕێز ئەیوب تکایە دەمت داخە تکایە دەمت داخە تکایە دەست داخە ئەخ تو لێ یارستان چە زانیت بی بە گفتوگو بکەین لەسەر بنەمای ئەم وتەتە ئەخی وەی جەعەلیاتەکەتان بە ئەرفان خۆ مالومە ئەوانەیەکیانە کە جەعەلە لە زاویەکی ئەرفانی و سوفیگەری و دەرویشی ئەوانە جەعەل کراونە ئەوە یارستان نییە بەڕێز هەموو شەقەڵەکانی ئەرفان بە شێر و پەفانەکانیەوە دیار و ئاشکران بنەما سەرەکیەکانی ئەرفان بەلایەنەوە گەیشتوونەتە ئاستی تیئۆریزەکردن ئەمەش لەسەر ڕوشناییە چاس هێڵی سەرەکی باوەڕ ڕوشناییە هەرچی کەس کە هێڵی تەواوی ئەرفانیە ناوەرەکێدا ڕۆئارێ ئەمامە ڕووناکی باستڵە ئەخە بەڕێزەکەم بەسەر خۆت لێ نازانیتن هیچی لێ نازانیتن بەسە خاوەنکار سەرچاوەی هەموو بوونەیەکە ئاسمان و زەوی و خۆ ئەمە خۆ چر ڕەبتێکی هەست بە ئەرفانەوە ئەم گردونە لەژێر فەرمانی ئەودا دنیای نووری خۆی و مرۆڤیشی لە ڕەوانی خۆی و مادە کە ئافەریدە کردوون هەینە بەڵگەت هەست خۆ ئەمە بڕێ بەڵگەی شێری هین هەست خۆ من چوومەسە سەر ئەمانە بەڕێزان خۆ ئیوە ئەشی چاوی بخەشید بەسەر هین کە بار هەم کەسێکترەوە کە ئاوە ئەم هەڵە زلیانەتانە نەبێتن بەڕێز بەخاتر ئێتبار خۆتان بەو هەمە ناوە کە کتیوی نووساوە سۆ نازانم لێکۆڵینەوەی هەسۆ ئەمیش پێم وایە کەسێکی پلۆپایەکی لە ڕۆشنبیری بێتنەوە نازانم ئەنجومەنێکی هەسۆ بۆ ئێتبار خۆتان ئەم جای ئەم مزەخرەفاتاغە چی وەیە ئەمە تۆ ئەشی بە وردی سیستماتیک ئیمە ئەم کارەمانە کردو سیستماتیک ئەمە دنیا لە ڕوانگایەکی خاوەنکاریانە دروستکار کەسێک لە هەر شوێنێ کارێکی خەریک دروستکردنە خاوەنکارە ساحب کەرەمەکە ئەمانە کردیانە هین ناوی قودرەت لا یەزاڵ ئەمە لە دوڕ وەکو بەزرێک چواردانە ئەنسرێ لێ جا بێتوە یاجی چواردانە ئەنسر دیجێ دروستەکە خام چواردانە ئەنسرێکی تەواو ئەو دنیا دروستەکەن لە سەخت لە زەمین و لە بەسرا دواتر تێتەوە بۆ گیا و لە گیاشتر بۆ حیوانات و لە حیواناتی چۆتە بۆ ئینسان ئەمە چیم نەسەسرێ بەڕێزم
ئەمانە گشتی بە بردی سیستماتیک بە پێی بەڵگەی کەڵامی چوینە سەر یاخن خۆ ناکرێتی و هەروە بین ئەم زەخەرفاتە پاڵ بدینە یارستانەوە. مرۆڤ تەنیا لە ڕێ ناسینی پەیغەمبەران و پیاوچاکانەوە ناتوانێت عرفان بەدەست بهێنێت، بەڵکو لەسەری پێویستە بە خوداناسی ڕاستەقینە و ریاضەکیشان پاش تێپەڕبوونی بە سێ کوچکەی باوەڕدا بکاتە ڕاستی بوون. خۆ ئەم سێ کوچکەیچە قەڵەت بەکارت بردووە مستر ئەیوب ڕوستەم. ئەم سێ کوچکەیشە بریکین لە شەریعەت، تەریقەت، حەقیقەت. ئەوە سێ کوچکەکە نییە بەڕێزم، هەم حاج نێمەتڵا، ئەمە قسەی حاج نێمەتڵا جێهون ئابادی مکریە و نور عەلی ئەلایی ئەمەیانە شیوە کرووەم قوناخەدا. ئەمە شەریعەت، تەریقەت، معرفەتێک برەسیتە حەقیقەت. سێ کوچکەی حەقیقەت ئەبێتە ئەو سێهینە. ئەمانە شیکاری لەسەری کردووە. ئەمە هی سوفیگەریە خۆ جنابەت، ئەمە لێرە ڕاستێتی متە ئەمە ڕەبتی بە یارستانوە نییە بەڕێز، ڕەبتی بە فەلسفەوە نییە بەڕێز. لەم بارەوە پیر موسای قەڵەمزڕین، پیر موسای شامی فەرموویەتی شەرت شەریعەت تەوفیقی حەقەن، ئەمە تەوفیقی نییە، تەوفیقی حەقەن، تەریقەت چاوش خەڵقە خاڵقەن، حەقیقەت بەرپا شەریعەت لەنگەن، جەهان سەقامگیر بەندەی نییە، بەندە یەکڕەنگەن. معرفەت مورن نە پەردەی سەرپوش، بینایی یارن جامەیە نەونوش. خۆ ئەیە خەتێک لێ سرودەترە، یە ڕەبتی وەیەوە نییە، ئیسانە هی لە هیچ شوونێک یە سرودە نییەن، یەک بەن نییەن، فەرموودەی موسی وەتەنیا نین بەڕێزم. ئەمە لە تەواو دەفتەرەکان لەم بارەوە ئەم دوو سرودە هەست، ئەم دوو سرودە هەست کە دەستکاری کراوە. ئەم دوو سرودە لە تەواو هینەکان من ژێروبانم کردووە. ئەم دوو سرودە لێم ڕابتە هەست کە ئەمە بەڵگەی نور عەلی ئەلاهیچە، حاج نێمەت و نور عەلی ئەلاهیە کە ئەمەیانە وەکو بەڵگەی کە ئەشێ ئالهەق کەسێکە کە ئەم قوناخە لە تێی کردبێتن شەریعەت و تەریقەت و معرفەت تا گەیشت بێتە چە دون حەقیقەت. دون حەقیقەت چەز مرشدیە، دون مرشدیە قوتبێ زەمانەت مەزهەری زاتە ئەلاس یا ئەلیە بە ڕوانگای کرد. خۆ ئەمە لێرە فیلموسی ئەم بەشێ نریاوسی لەم فیلموسیوە ژار فەرەنگە ئەم تکراریە، ئەمە کار باسڵا شا ئەبراهیمیەکانە یا ئەبراهیمیەکانە کە ئەم سەربەنانە تکرارەوەکەن، ئەمە بۆ سەمور ئەوان کە ئەسەن پێویست ناکە. ئەمە سەربەنە بۆ مانێسە کە ئەمە بابەتی ئەم بەنە هەرچەند خەئینێ دێت، هەرچەند خشتێ ئەشێ پەیوەند پێیا بکە بەم سەربەنە وەکو تیترە. تو ئەمە ئێرەکانی لێرە مرۆڤ بێ ئەشێ ئەمانە لایەنێکی مرۆڤ بگرێتەوە. ئەمە لەسەر مەسەڵەن دانایی بێ ئەشێ ئەم خشتانە لەسەر دانایی بێتن، لایەنیە جوورا دانایی. ئەمە ئەگەر لەسەر یاری بێت ئەمانە باید پەیوەندی بێ لەسەر یاری. خۆ ئەمە ژار فەرەنگە. چی ژار فەرەنگ؟ حەقیقەت تەڵقەن ژار فەرەنگە. خۆ ئەمە هەموو لایەکە زانێت ڕەنگ ڕێزی ڕەنگ زات یەک ڕەنگن، شەکاک شکدار سەرشان سەنگن، شەرتی شەریعەت تەوفیق حەقەن، تەریقەت چاوش خەڵقە خاڵقەن، حەقیقەت بەرپا شەریعەت لەنگن، جەهان سەقام دەر بەندە یەک ڕەنگە. خۆ یە دەستکاری کردیاوەسن بەڕێز ئەیوب ڕوستەم. ئەمە حەقیقەت لە ڕوانگەی یارستانوە ڕاوەی هەساویە. وەختی تۆ هینەکەی هامدڵی بە هامدڵی هامسەریەکەی بە هامسەری ڕێگای هامگامی پلان هامگامی داڕشنیتن،
بە هامگامی ئەچی بەرەوە هاملیوە ئەتون لە هاملی ڕاگەی هەساوی دووزراوە ئەمە ئیمە شیمان کردوسەوە بە شیوەیەکی سیستماتیک هەموو شی کراوەتەوە بەڕێز شعورتان دێت بچین بخۆنین و ئەم هەڵەیە ئینە ناسنامەی ئیمێش خراو نەکەین بەڕێز شریعەت ئەمە منزور ئەوەسە ئەتۆ حقیقت تەڵخە متاید ئەچی حقیقت پیشەگەیت پێ بگەیت ئەمە لە ڕاستیە ئەمە باید زۆرتر بێت بەند زۆرترێک بێتن منتای ئەمە تۆ هەرچەند ڕەنگە جووروای جوور بێت نە ڕەنگ زات یەک ڕەنگە حقیقت فەلسەفە کە تۆ لە ڕێ فەلسەفە ڕاستیەکان یەک ڕەنگیان هەست هەر کەس هەرچەند ڕێیەکیوان ڕێوار هەزار تۆ شەکاک بە بچۆ ڕێەکان تاقی بکەرەوە تاوەختی سەرت خۆت ئین سنگ تاوەختی بە بنبەست دەگەیت خۆ تۆ تای دوایی ئەشبیت و سەر ئەو ڕێگای کە بڕەسیتە حقیقت بڕەسیتە حقیقەتێکی ئەو بابەتەکە لەسەر حقیقت پیشەگیەکەی ئەمە شەرتە شەریعەت تۆ بە دوای ئەوەیەکی بەسڵا لە شەریعەت دینەکانە ئەمە دەستکاری کریاوە کە ئەمە چی حەق وەکو ڕاستی لە جیهانبینی دانایان کوردان تعریف کرێت ئەمانە ئیمە چیم نەسەسەرێ بەڕێز خۆ تەریقەتەکان تو چیت ڕێوازەکان چیت بۆ ئەوەیە کە چە بکەیت خەڵقە خاڵقن خاڵق تو خەڵق ناگەت تو چەکەیتن خاڵق خەڵقەکەیتن بە خاتر ئەوەی چە خاونکارەکان بدوزیت تۆ لەم جیهان بینیە ئەمانە شتێکتری وتویانە چشتێک مەبەست شتێک تر بوەسن دەستکاری کراوە بەڕزێن هیوە لێ نازانین ئەمە تێدادێکی زۆرتر بۆ متای ئەمەیانە خراو کردوسن کە بەم شیوەی چە هەتا ئەو مانیانەی خۆی هیچتوە سو ئەو مانیە لەتە خۆیان ئەوردنا حقیقت بەرپا شەریعەت لەنگن جەهان سەقامدەر بەندە یەکن وەتە تۆ حقیقت ڕاگەی حقیقت دۆزیوە کە یەک دەوریاری لەسەرێکی ڕاستیە تعریف کرد ڕاستی تۆ لە ڕاگەی حقیقت جەهان کوردانی پێ سەقامە دەیت جەهان کۆمەلگا پێ سەقامە دەیتن و خەڵکەکە یەک ڕەنگ ومانێ ئەوە بتە کە بۆ یەک مزنە یاری ئەکەن و یەک پەیمانە لە خەرمان یاری وەرەگرن ئەمانە هەمووی ئێمە شیمان کردوسە بەڕێز لێ نازانین زۆر مەکەن پیاوەتی بکەن ئەمە دەرسەر بۆ ئیمە دروست مەکەن کاتمان بە فێڕۆم مەدەن بە زمانێکی نەشیاویش لەسەر کاروبارەکان قسە نەکەین بەڕێز تکایە وازبارن ڕەمزبار ئەمە ئەو بەشەیە ئەم هین معرفەتیە ئەمە لە ئەم هین سرودێکە بە ڕەمزبار بەسراوە هاتووە هوشیاران هوشمێردان ئەدە هوشیان لێرە قسە لە هوشیاری کردن هەتا خۆی معلومە بەڕێزم معرفەت مۆران چ پەردەی سەرپوش بەنایی یاران جامەی نونوش خۆ معرفەت هینە پایە ئەساسی یارانێکە کە چە جامەی نۆژکە بەرپرسایی تازە وەرەگرن کە ئەمە تۆ هەر دەوری گیاران هینەکەن شیاوی خۆیان معرفەت خۆیان ئەشێ بۆ یارانێکتر چی بکەن بسەڵمێنن ئەمە لە مەیدانێکی گوبازی کە بەسڵا چۆگان بازی کە گوو بەرەو ئامانج بووی بەرەو هەدەف بوویتن متە هاوکات یارەکان چەکەن یەکان خۆنسان ناکەن ئەنەرژی و توانایی یەکان قورسان ناکەن یارمەتی یەکان دەن بە تکنیکەوە بە ڕێوازەوە بە هەدەفەکە بزانن چییە کە بزانن چی شایستگی خۆیان مەهارەت خۆیان لەو مێدانە نیشاندن بەڕێزم ئەمە معرفەت بۆ کەسێکی کە جامەی نۆ پوشن یانێ چیان بوونە جیگرەوەی یارگەلی کردتر کە ئەشنە کنارەوە پیرەمەردە کەفن ئەمرن ئەمە معرفەت ئەشێداشتون ئەمانە دەستکاری کراون
توانایی دانایی ذاتیانشی ذات به معنی فلسفه چوار قرنه جهان مو چوار جسه شرطی ون و پای چوار جسه اما هینا دستکاری کرا و مانه کرده دست و عملی خاص تر لما نسخه کی تر چوار قرنه جهان مو و چوار جسه شرطی ون و پای چوار جسه بسه چوارتن چوار لنگر هم جهانگیره هم سرقطار هم اویار پیره خو ایه دیره چه دونیتن قلطه اویاران پیره لنسخه اکتر حاتیسن که اویاران پیرن زنین توانی بینین وی لنسخه اکتر هاورد نسی یعنی لیادن چی بار نه مثلا تا نسخه اکتر هینا چون لیره هوشیاران امانه همون جمع هوش یاران هوش نیدن ازر هوش یاران معرفت الان چوار قرنه جان شرطی منو پایچه چوار تن چوار لنگر هم جهانگیر هم سرقطر هم اویاران پیره خب هم خاطر جمعی کشان لیره نیساز یه سر منظرگاه یه حدگاهشانه لیره درسته هم خاطر جمعی ریاضت کشان نیه لیره خاطر جمعی جمع یه سر منظرگاه هم یه سر ری شانه سرقطر و یاران چوارتن او چوار وزیره اولا بیا که یریتن و مصفا للایکی و للایکی شو که میشن رمزبار که دیواتر رمزبار و هر کامیک لگوشه که کاروبار گرنه دستم مثلا لیره چوار قرنه جهان کلی و زمانه که نسه چوار بشوه که ای چوار بشتر و او چوار تنه بوده لنگریان او چوار تن لنگری بود و ای چوار تنه چپ که سرقطار بن را یارکان را میردن و چپ کن او یاران پیرن و یکان چه نظام واصلاهین نظام نظارتی دوان یا که سدیته و که سدیته و که خوب دوان یکی کن که وزیر یا بواره ناظر وزیر اکتر لبوار اکتر و خو یعنی لناو هینا کن هفتوانه کن هری جور بیدی یکی سنگومندار بی یکی چه دستیار بی یا دست بی و یه چیز سرمنزلگاه چه سر شانه خو یعنی ورو منزلگاه چه هدایت کن کومالگاه ای چوار وزیره خو یه تقسیم بندی او زمان سه که ای سرودویل دستکاری بینه برزیل آخه باید کنی جهان بینیه که بناسی دیدگاه کن بناسی بعد لنظر واصلات ایده هیستوری تاریخ ایده کان بناسی پارادیم کان بناسی که لچو زمانی چو مفهومی چو تاریخی گذرانیده چو معنی سر حال داوستن چنی عمر کرده یعنی باید بزنی تا بتوانی یعنی تشخیص بخوی نیه هر وشکان بودن یا توز هورامی بزنی کار تمام بودن یه دیدگاه اساسا کمترین به عنصری که ارا حالیبین لکلام رسانه کانینا زوانه که تو باید دیدگاه کن بناسی توز اشاره زید بخو من این نازنم هورامی نازنم حتی نیا و ملیانه ظالم چون دیدگاه کن ناسم لیان حالیبم واتا ام شیرانه بم شیوه مرجی شریعت سرخصنی راسی و طریقت فلانو امان مزخرفات برزن آوردوسن که این اکتر بلگه اکتر آوردوسن ل پیر خاتون نازدار شیرازی یاوران حق راسیان پاکی و یه باید کنی پاکی و راسی بودن و رضا و خاصیان
هر کس ویش ناسا محمد آسا بیشک او کس مولایش ناسا کو که ایه بلگا ورده سه که اما عرفانیه لسر روشنایی هیلی سرکی باور لا یارسانەکان مرۆڤ تەنیا بە ئەنجامدانی ئەرکە دینیەکان خاوەندکار ناناسێتن بەڵکو لەسەری پێویستە سەرەتا باش خۆی بناسێت و پاشناسینی خۆی ئەوسا دەتوانێت بە باشی پەروەردگارەکەی بناسێتن هەر وەک لەم دێڕێ چیزە لە ئەمە هاتووە خۆ ئەمە بەڕێزم تۆ ئەمە هاوردێسن من یهین منە یا هر کس ویش ناسا محمد آسا بیشک او کس مولانا بشناسا خب برز لیکولینر برز ایوب رستم اما جعل بخاطر ام جهان بینی دانایان کردان جهان بینی فکری فلسفی دانایان کردان پیوند بین اسلام اما بۆ مانیەسە کە ئینە هەر کەس خۆی ناسی جوورەکەی محەممەد پێغەمبەر چەکێتن یعنی مەولایش ناسیە منزوڕەوەی زات و ئەسڵە دوندون و مەسەلە هەرە و هین سوفیگەریەسە خۆ سەرکاریش ناوەسە عرفانی ئەمە لە فەلسەفە دوورە ئەمە لە یارسان ئیمە دوورە خو اصل سرودەکە ئەمە سەیاران یاوەران حەق ڕاستیان پاکی و ڕاستی و ڕدا و خاستیان هەر کەس وێش ناتە ئەیە جالە بەڕێزم ئەمە خەشتێکتر لە یە سرودەترە هاوردیانەوە گەت ئەم جەلە کردیانە سەیەبان لە شوێنێک تریش ئەمە هینیترە داوت گرو حەق پەرست ئەمە نوستێک جالیترە یاران یاوەران گرو حەق پەرست ڕای حەق ڕاستیان بێخۆف و ترس نەنیشان وەلاک چون نفس کرکس و اصلا یه هم دواره هر اوسم توجه که جعله کنه گروه حق پرست یارن یاوان گروه حق پرست رای حق راسیان بی خوف و ترس ننشان ولاک چون نفس کرکس فردا پیموسو نویسنده الس یاران مشناسو جامعه خاصو گس مثلا لورا يا خشتا وردي أيوب رستم لي جعل دو خشتا يا دو بيتا لي جعل دوانترا متى وشويك لي الصيانة خو ايا ليرا اود در خيتن ك هيش ايا جال كرنسن اي خشتا ليرا لهركي هاتيا وي معنيه سكه منظور رای حق راسیان به خوفترس خو منظور ایسه که خوتن جورکی ایوه نون برز نامی حورامی برز ایوب رستم للا که خوتن جی مگرن چه بکن؟ پیشرفت بکن تازیش فیر بن خو ایه یاران مشناسو کردویان لو زمانه کردوکان گشتی یه ست تاریخ کی لکوره برپرسه چو برپرسایتی که خود بهتر روا یعنی گشت تاریخی نیسی آغاستن خو یاران بنیا پینویسی کس وزیر دیوانه وقتی کردوی یارکان نیسی آغاست خو معلومت زانیتن کی کار خاص کرده و کار خراویش کرده چه خاص چیسن و چه خراویش چیسن گشت و پلان و برنامه و رواز کارکان بدنستن واوه هی جوره هر دنبیل نویه یه هاورده زرتشتیکانی هری جوره نو صوفیگری اسلامی اما مثلا ام برزه گاول کردسه نوی که هموی کردسه یکی زرتشت برز یعنی نازانی شهر زاید نیه توانایی نیه لی بوار بزن لی کام بوارو شهر زاید تنست لو بوارو زنیاری دوز کند نو خلق لیده در پیویسی دزانم چند دیر شعری که عرفانی هر وقت لتکسکان هاتو بخواه پیش چاپ اشکال سرتا شعر و دربرین عرفانی یارسان با سردنی دوری بالول خو اما ام برزه نابرزه هیچ حالی نواسو ام بم شوی چه عرفانی یارسانی با سردنی بالول خو ایسا بلگه که چیه دیوانه زایر دانه
یارانم دیوانه زایر و عبس کوتن و بایر رجبم نسیم لرمن آیر. خب برز یه هیچ معنی نیرید من نازنم شور ایوه چه اجازه ده یه چه عرفان لو معنی خداشناسی ارکانی سری بکیتن خو ایه باید بالولدانه بەسرا شوون کەوتووەکانی پەیرەوەکانی بالولدانە بناسن وەکوهین وەکو خاونکار وەکو ئەو زات خۆڵقێنەرە لە تەرتیبات لە جانبیەکە سەر دەرناتین ئەمە هەر ئەوەسە دیوانەی زاهر دانای یارانم دیوانەی زاهر ئەخە کەسێک خۆی ویشت من دیوانەی زاهرم بەڕێزگیان وەختی دانا هەست دانە دیمبهین نییە دانای یاران بوتن یعنی دانای داناوێنە یعنی مقام شاهی لە ڕێ هەڵوژانن و وەردبێن نە لە ڕێ باتن و لە ڕێ ریاضەتیشان وەخی شعور داشتین بەڕێز نازانینە لێت زاهر نە ئەبەس کەفتەن نەبایر خو رجبم نسیم لرم وایر خو هر او درست را آیر خو حالا یه وا بود رجب هین لرا آیر بودن خو یعنی چه پیوانی وگر او خشته چس برزم بالول یعنی ای جالیات و ناوی و خاطر و من هاورد مسکب را ایوب رستم و کابراغه که وجوره بیر کن و فکر کن و که معلوم بود که جالیات فرز برزم رب العالمینی بهلولنان رب العالمینی چهار ملکانم چاکر کرینی نجوم ساله رجب و بینی یه چطور باید بیاتا یه هین هاورده سوی صدیق بورکی هاورده سوی یه اصلا چهار ملکانم چاکر کرینی یه ادبیات داناول بوران نیه برزم ای مسئله چاکر و آغان نیه مسئله واسه که تو ایان یک دست و بکن انسانکان برابر بتوانن لکوملگا و موقعیتی که برابر و بجین جیانی که آسایی داشتون لکوره بی داشتیم هین بی لسروده که یس جهان سخام داد بنده یک رنگن بنده لیره نیه بنده یاران بسرا یک رنگن بنده معنی نیری لی جان بینیه وقتی تو راوی حساوی برپا کی گشتی که لحقوق خوی برخورداره ایا جالیات من زیو سر بچم که اینکه فرطیلانی و نوتن چهار ملکان چاکر کنین نجوم و سالار رجم و فلان کنی لره بیم چما و هفتنی مزخرفات رب العالمين يا نسبة لها بالولنا رب العالمين دياني والرهبر روح الأميني مفيكي وتير ميرد دبيني يعني دشك كاسي دو جور بيني تندور الرجب بيني دير دبيني بهلول دانا بهلولنا از بهلول داناي بياني قشت شويزانا سبحان أزنا سبحاننا چو گروه اول دیوانه ظاهر چو گردی اول لره گروه لره گردی اول لره گردی لره شه باید گردی بودن لگشت ها ورتر دانه است بیزارم چخاران او منبر حیدر ازنا حیدر لیری که هم دواره چه یه علی یه مزخرفات چه اسلامی زوا کردن و شیعی زوا کردن بیزارم لخارانی که هانم پای منبر یا منبر رو یا مسلمان من حیدرم خو حیدر خود مسلمان دی حضرت بالول او قول یاران و قانون و شرط او قول یاران چندی مولا بیم گرد من شاران یارانم گردن نقوای ماران
مزخرفات برز أيوب رستم مزخرفات هیچ کس ناتواني يعني معنی که درست رأيند بیشی که ولی که پیوان یه پیام یه پارچه داشت بابا لره يعني منظور واسه که ای چینا جعلیات که لعن یه نفر و چه نفر و ليه دید و کریا بابا لره واصلات دون بنیامین بیود و هفتمین و جمعی مانیان و هفتمین و شکاریم آورد نکمین و بالیم خدام و آمین و رجب واصلات دون دعو بیوتن يعني لنون إسرائيل فريق هاتيسن آمینم کردن بهلیل خدام آمینم کردن حاتمش نبر قلزم آوردن دانایی ون خلقان دیوانه کردن حاتم دون رمزبار واصلا رمز دیوانه حاتم نانی رمز دیوانه دانای آمنان و بی بهانه یاران فراقت نولی رانا یچه وجود باید بود این ریا این نکن لدسنه بنا بیه نجوم اصلا این پیلمیسی بید نجوم دانا میرزای دانا بیم نجوم دانا چنی بنیامین سبت منوانا بنیامم لری و توانا و بنیامین 400 سال یا هین قرن هفتم و هشتم یا هین قرن دوم کوچیه در دوم کوچی تا هفتم نزدیک 500 سال مشاکل بنیامین بین کرد یعنی جعل کارکان تزویر کارکان حتی تاریخکی ترتیب تاریخکی سر در نوردن ای جعلیات درست کردن یعنی ای هم که جعلیات یدست و برز ایوب رستم همه وکو نمونه که هم جعلیات هم تزویر آورده وکو نمونه که عرفانی ارسان یعنی نیه است که چند ایه فقط من وکو نمونه آورد مثلا دیان دتوانم پیشکش کنم با برز ایوب رستم خب همه چه به صلاحینه سرچاوکانی که هم سرچاوله رستم شهرزادی سیری در آموزش های گاتا خب اما به معنی برز ایوب رستم فارسی زنه خب بعد اما کارگری اویستا که خوی وکو هینک اویستا بسر رابران و پیرانی یارسن و برزم اما مزخرفین ترین چطه که تو فرمویده کارگری اویستا لسر رابران و پیرانی اما تو اشیس ببلده ثابتی که چو کارگری هست بم جورا ثابتی که دی سلمینی برزم تکایه بواز بینن با به زمانی که نشیرن لسر توانه کانتان قصو باس نکم زور بتوانین اما تازه بله یک من برنامه دست بکنم بوم حاطبو لهینا چون مدیکا که من بلوک کردو من اینکانی نبینم نوسینکانی کسی گوم هنه دو فلسفه دینی یزدانی که لآخر و هاورده چی تبینی دینی ایزدی و یارسان و حلاوی و دروز و شبک بشکن دینی یزدانی که مزخرف برز پروفسور مزخرف ای انسان شی تبیتن جنادانی امانه تو فلسفه دینی یزدانی فلسفه به چه معنی لامنوسینه بیدکار فلسفه تنیه به معنی روایت به معنی چیروک لخویوگلی فلسفه به معنی نیه که تو لرواندی که معرفت شناسانه به اصلا پیسمولوژی بچیتن چتکان حل بسنگی یا لرواندی که به اصلا انتولوژی هستی شناسی للرابطة بقدر بس الهيات كانت حلب السنين اما فقط لإيرة بتشيروتي ديني يزنان خطو تشيد كدو برزم اما هيتشي بدم يكوني لله يكون اما يزدان هنا يزدان قانونا كان لديني يزداني دا خداي كيزال هي يزدان بناوي يزدان بس بتواوي سربخويا ولا قردوني ماديو دانري همو ياسا فيزيكي كان
خۆ بەڕێزم ئیسە کام یەزدان نییە کە سەر بەخۆی نەبووتن خۆ قەرارە هەموو یەزدانەکان ئەللا و یەهوە و ئەوانەیە کە قدرەتی لایەزاڵی پێێژن خۆ هەمووی سەر بەخۆی دانایە کو لە توانایە کوورە مەری و ژیان بەدەستیەوە جزا و پاداش بەدەست و هەمووی هەروە بیرکردنەوە ئەمە خۆ شتێکی تازە نییە متای یەزدان لە هەموو گردونەچە وەکو سیستمێکی ڕێکخراوەیی ئاڵوز دەبەستێتەوە خۆیەوە ئەمە یانێک بعد لێرەش هەم هاتووە چە ئەوە لەورە فیزیکی مادی بوو لێرە هەروە لە دوونادووندا خۆدای خۆی دەرخەخات لە نهێنیە کە هەفتەکەدا هەفت فیڕیشتە خۆتر لەورە مادیە لێرە دوبارەیەکەیتچە ئیدئالیستی لەورە مادیریالیستی لەو ڕستە لێرە چە ئیدئالیستی بیرەکەیتەوە ئەمە کی فەلسفەیە ئەمە هینە لێرە بە چەند شێوەیەکتر کە شەیتان و باسرا ئەهریمەنیان هەست و ڕووناکی و تاریکی و شتەکە خستە سەر هینێکی زۆر زۆر نەپۆر نەپۆخت خام هیچ بیرۆڕاکان هیچ پەیوەندی ڕوانگایی بە یەکۆ نییە کە ناوی فەلسەفە بێتن هەتا وەکو نظامێکی باوەڕیش بە یەکۆ پەیوەند ناخواتن فەلسەفەی یەزدانی خۆی جیا دەکاتەوە لە ئەو دینە ناوبراوانە بە دینی ئاسمانی هین کردووەسن ناسیان فەلسەفەی یەزدانی دەبێژیت مرۆڤ خۆی سەرچاوەی خێر و شەڕە نەک خوددا خۆ وەختە خۆی مرۆڤ سەرچاوەی شەڕ و خێرە خۆ دوونادوون هیچی تر خۆ دوونادوونت ڕەدەوەکەیتن لێرەوە خۆ دوونادوون خۆ مرۆڤ خۆی سەرچاوەی خێر و شەڕە خێر و چاوی خێر و شەڕبوونیش بە فێرکاریە بە چوونەتی پەروەردەست خۆ هەر لە خۆیەوە نییە ئەوەی کە زاتی بێتن تۆ شەڕ و خێر لە یەکجا بکەیتەوە ئەشی فەلسەفە فێر بیتن تا بتوانێت خێر و شەڕ بە مەنتەق و لە یەکجیاوە بکەیتن ئەشی بنەماوەل ئەخلاقی فێر بیتن تا بتوانیتن بە خێر کۆمەلگا هەڵسپنیش بکەیت و بە خێرەکان ئەمەڵ بکەیت بکەیتە کردەوە نە شەڕەکە هە زۆر زۆر مهمە زۆر نووسراوەێکتر دی مەسن کە لە دینی یەزدانیە تەبەقە هەسوو ئاین یارسان تەبەقەی هەسوو کاکی و خەلیفە و سیوانە بەرزم هیچی لێ نەزانی تکایە من نازانم لێ چ بوارێک پرۆفەسۆریەت هەست دکتۆری دەست بەسەر خۆت من هەچی نووسراوەت خوێندمەوە کەسێکی بە منتەقێکی کەمترین زانیاری فەلسەفی بێسن وا نانووسی بەڕێزم ئەخی هیچت نییە واز بێرە خۆ لەجێ ناو هەر ئەم ئاین یەزدانیە کاکەی نازانم ئاهەر بۆ خۆت بنووسم تە ئیمە خراومەکە کاول ناسنامەی ئیمەکە بەڕێزم من چەند جارێک بۆی نووسیم ئەمیش لە ناو هاوڕێیان منە بوو چەند جارێک بۆی مەسنجرم بە مەسنجر و بە کومن نووسیم بەڕێزم سەرچاوەکانت هەڵەن خۆتی توانایی خوێندنی هینت نییە کەڵامت ڕوانگاکانت هەمووی هەڵەست من داواکەم لە ئەم بەڕێزە مێدی کاکەی ئەیوب ڕووسام نامە قۆرانی بچن ئەو ویدووە منەت سیر بکەن ویدووە بە هەبەم زمانە سە هیوادارم حالی بن هاریشنەوە من لە خزمەتیانە بۆ شیکردنەوەی زیاتر با بتوانین هەموو شتێک تێکەڵاو نەکەین ئەم بوارە بۆ ئیمە بیرنەوە ئیمە خۆمان یارستانمان تعریف کرد یارستان چییە و بەناو کومەلگا دێسفاتین کومەلگایکی سکولار و بەشێکی دینی دێت و 20 ساڵ پیش ئەم مزەخرەفاتمانەوت بەداخەوە ئەحمەقی تەواو بوو خۆ داوای بەخشینیش کردین بۆ ئەم ئەحمەقی خۆمانە بۆ ئەم کارەی نەشیاوە کە یارستان وتین ئەمە کومەلگایەک و ئەم کومەلگایشی بێتە کومەلگایەکی سکولار و هەمومان بە دیندار و بێدین و باوەڕدار و بێ باوەڕ ڕۆ بتوانین لەناوێت هیز و توانای خۆیان بخینەگە خۆ نەکرا من داوام لە کاکەیەکان کرد لەو سەردەمە داوام لە هەموو لایەنێکە دەدین بین ئەسن جوانیانیش داوە بەڕێزی کاتی
خۆی سەیتری مەخسمانە لاومە 4-5 ساڵی کردیان یارستان ناودینە و یاری ناودینە و بدیان تورک و نازانم عەرەب و فارس و تورک دروزی و نازانم بەگپاشی و هەمووی کردیانە هینێکی باسرا باخچەیەکی کە هەموو ئاژەڵێکی تێ لە مار و پفیل و لە ئەزانم ئەوە نییە دەستە بەندیش بکرێت هیچ ئەو هینی نەما نرخی نەما تیمیش بتوانین دوارە هەر لەژێ ناو یارستان و کارکومان مەجبور بین کە یارستان پێشین ئەمە هینە لەژێ ناو جیهانبینی فکری فەلسەفی دانایان کوردان یا گوران ناو کارەکان خۆمان ئەدامە بدەین خۆ یاری یارستان مەنزلگا شوون دوون نازانم ئاین یاری ئاین گوران ئاین کوردان ئاینی یاران جەم یاری خاسان صاحب کەرەم خاوەنکار ئەمانە هەمووی مەفهومن کرد لیە بەستە لیە مەتنێکی فەلسەفی یەک دەگرنەوە بەڕێزان بێڵن زۆر کار کردینسن بە پێشی دەربێرین پیاوەتی بکەن ئەمە بەڕاستی ئەمە کات بە فێڕوودانە بۆ من ئەمە زۆر بێنرخن من بێم لەسەریان قسە بکەم تای مەجبورم کە ئەم بەڕێزانە کارەکان خراو نەکەن لە باشوور ئیتر لە خوارهەڵات یا لە ڕۆژهەڵات زۆر کەس ئەزانێ من جدیم لەسەر ئەمە نووسینەکان بە فارسی بۆ قسەکان پەیگیریان کرۆمتە لە باشوور من نازانم پەیگیری ئەکرێت من نەزانم پەیگیری ئەکرێت سەیروی دووچە من تا چەندێک فامکەن نازانم خۆ ناتێنیش دیالۆگی بکەن لەسەرەوەی کە چه حاڵی بینە چه حاڵی نەوینە کە پێویستی بە ڕوونکردنەوە و شیکاری زیاتر بێت تکایە بەڕێزان بەڕێز نامە قۆڕامی بەڕێز ئەیوب ڕوستەم بەڕێز مەهدی کاکەی تکایە واس بارن لە یارستان قسەی خۆتان هەستان بکەن لەجێ ناو کاکەی لەجێ ناو ئالحەق لەجێ ناو تایفە ئەم بواری ئیمەز ئەمە حەق معنەوی من بەسەر ئەم بوارەوە هەست ئەتوو زووتریش بە وەکو وەسرا لە پاڵ ئالحەق و ئەلیلایی بریاوە سەکار نور ئەلیلایی بردێ سێکار حاج نعمەت بردێ سێکار نازانم سێ قاسم ئەفزەلی بردێ سێکار کەسکەری کرد بە حەڵە برد چوە سەکار بە ناجور بە ناپۆخت تەنیا وەکو وشەیە کە ئالحەق نابووی یارستان بێژێکتر ئالحەق و یارستان یەمانی تایفە و ئالحەق و یارستان و کاکەی و نازانم ئەمانە یەکمانی وان نییە بەڕێزێت ئێمە بەڕەسیمان کردو لە ویدۆکان هەست با بچین سێرکی ئەو ویدۆری چ بکەین ئەو هینا ئەمە بەڕێزێت ئەمە هینە کاناڵ یوتوب ئاکادمی فەلسەفەی گورانە لێرە هەموو هینەکان ویدۆکان هەست تکایە بەڕێزان بێن سیر بکەن سێریکی ڕەخنەگرانە بکەن من لە خزمەتتانم بۆ ڕوونکردنەوە و شیکاری لەسەر بابەتە خاڵە ناڕوونەکان خاڵە لاوازەکان ئەمە بەرنامە فارسی بە زمانی هین بە زمانی گوران بە زمانی فارسی لە ئێرە هین هەست لە ئێرە ئەمە ویدۆ یەکە ئیمە خستنی چووینە سەری میژوو ناوەکان چییە کی لەسەری چی وتووە چۆن باس کراوە هەمووی هینمان کردو تا هاتینەسن لەسەر گۆرانهەق قسەمان کردووە لەسەر ئاسۆرەڵهەق جەلد یەک قسەمان کردووەسن بابەتی زۆر شیوەکردینە لەسەر ئیسلام قسەمان کردووە ئیسلام بە تۆرکولی ڕەت کراوە هەم لەلایەن لە دەورەی سەدەی هەفتم و هەشتم دەورەی سولتان ساکە ڕەت کراوە ئیسلام وەکو دین وەکو مەکتەبی پەروەردە وەکو نظامێکی سیاسی ڕەت کراوەتەوە وە کولیەت خۆی تەواوی ڕەت کراوەتەوە چۆن دەتوانی بێژیتە ئەمە عرفانە وەختە تو مەکتەب دینی ڕەداکەیت و چۆن دەتوانی بێژی ئەمە عرفانە خۆ ئەمە ئیمە لە لە بەرنامەی فارسی گوران شەش ئەمانە بە فارسین ئیسلام دوو لە نەوروز سوورانی
بەڵگەمان هاوردوسە کە قورئان خوابەندەگی نەتەنیا کاگەی و ڕۆستەم بۆ مرۆڤ بۆ خوا ناکوشتن کە تەریقەت وانە تێی بکاتن شەریعەت و فلانوانە بەڵکو خود کانسپت خودابەندەگی مزەخەرفە ڕەت کردیاسۆ لەلایەن نەوروز سوورانی تماشا کە بەڕێزان دیارە فارسی زانیتە لە گورانە 6 ئیسلام 2 ئیمە هاتیمە چەکریمە هێنە ئیسلام 3 72 مەسلەکەی متەسۆفە هەر ئی تەریقەت شەریعەت معرفەت حەقیقەتە ڕەت کردیاوەسوە بەڕێزم نەتەنیا عرفانی نییە ئەم دیدگا بەڵکە لە ڕوانگایەکی فەلسەفیوە دین و عرفان و هەموو شتێ ڕەت کردیاوەسوە بەڕێزی فەرموون ئەمە بەڵگەس بەڵگەکان خەنەژێ ڕخنە هەرەوەکەوە کە من نیسە بەڵگەکانتانە خەمەژێ ڕخنە ئەوە بە فارسیەکەی بە هینەکەی چ لێرە هەست هینە کوردیەکەی لە کوردیەکەی چ لێرە سێرکیتن لە ئی پلایلیست گورانە هەمووی هەست بە کوردی چارە و فارسیە لە هەن کوردیەوانی کە فارسی نازانن هینێکن بەڕێزم سێری بکەن ئەمە لە سەرچاوی کە هەر ئەو هین نورەلی هاج نێمەتوڵا بە کوردی هینم کردوەسن بعد لەسەر هین کومەلگا و ئێستا هین کارگەری ئیسلام ڕەتکردن ئیسلام بە کوردی هەست بەڕێزگەر و لە هین 19 کە هەم دوارە هاوردیم نەسوێ کە شیکاری لەسەر نامەی شەمزینبات ڕەتکردن ئیدئالیزم کانسپت خۆبەنی ئەمە بە کوردی هەست ئەمانە هین کن سیرکن بزانن چی خراپ نییە زانیاری پڕێ بەڕێزان ئەوەی هین کاکەیەکانیش هەم هەست بڕێک لەسەر میژوو کاکەیەکان قسەوباس لەسەر نووسینێکی نامی قەورامی کە لێرە جاریکرد قسەوباسی کرد لەسەر یارستان و هەورامی زمانی هەورامی بعد ئەمە زانیاری هەڵە و ناڕاست لەسەر کاکەی قسەمان لەسەری کردووە ئەمە لە زانیاری سەرچۆر زانیاری لە مورد ئالاق و کاکەی قسەمان لەسەریەوە کردوسن باس لەبارەی کارگەری خەراو ئیسلام لە ئینسان لێیشە هەم دین کەس لە پلەیە لە پلەیلیستە ئەنە سێریکەن بەڕێزێ سێریکەن هین نییە زەرەر ناکەین خۆ بە تااقەت پڕگویدوەکان چولانیان دەتوانین بە تااقەت لە 2 نەوبەتە 3 نەوبەتە 4 نەوبەتە هینێ بکەین سێریان بکەین و زانیاری وەربگەین و ئاوە دووچار هەڵن نەوین هیوادارم بتوانین کەڵک وەربگرین و قسەکان من بخەینە ژێر ڕخنە منی لێتان و فێر بم تازان ڕوانگەتان چییە تازان کیمان زانیاری زۆڵاڵ پۆختە جلادریا بخەینە خزمەت کۆمەلگا نەقسی وێڵ نەڕەستە و وشە ڕوانگە زانیاری نەزەرات بە قۆڵینەکە با شتەکانمان بە نەزەرات بێ ئارگیومنت و بەڵگە و منطق بناغیان بێتن هیوادارم بەڕێزیە نامی قەورامی ئەیوب ڕوستەم مێدی کاکەی و بەڕێزیەلی تر کە من ئەزانم هەن چەند بەنامێک سیر کردمەسن دی ئاوە یارسان بەناوی خۆیان و بەناو خانەدانن و بەناو فڕقیان و قسەی خۆ لەسەر باوەڕ و بوچون خۆیان بکەن دە پەیوەندی نێنە یارستان کە ئیمە مەجبور نەوین جواوگۆ بین ئەی جواوگۆ بین بەڕاستی چون کات نییە بەڕاستی بە نەشیاوترین وشەکان لەسەر بیر و باوەڕتان و لەسەر ئەو کلامە جاهلیەتانە قسەکە تکایە کات بە فێڕۆ مەدەن ئەمرمان تەمەنمان کورتە با بگەین چوارچت بۆ داهاتوو دەربێرین لە ئەم گەنجینەیە کە هەستمان هیوای لە شتاقی و
ژیانێکی خۆش بۆ هەموو لای.